لە ماوەی 4 ڕۆژی ڕابردووە 200 میلیمەتر باران لە دەربەنی خان باریوە. کۆی بارانبارینی ئەم ساڵ گەیشتە 350 میلیمەتر. لەو شەپۆلی لافاوەی کە ڕووی کردە بەنداوی دەربەنی خان ئێمە 200 میلیۆن مەتر سێجاوە هاتوۆتە بەنداوی دەربەنی خانەوە و 3 مەتر ئاستی ئاو بەرز بووتەوە. لە بەرامبەرە ئێمە نزیکەی 55 میلیۆن مەتر سێجا ئاومان بەرداوەتەوە بۆ خواروی بەنداوی دەربەنی خان و ئێمە لە ماوەی 3 ڕۆژی ڕابردووە بەرهەمێنانی کارەبامان لە بەنداوی دەربەنی خان کردووەتە فول بەو وەحدانەی کە ئیشەکە چونکە تەنها 2 وەحدە لە کارایە وەحدەیەکی لە کارانیە و بەردانەوەی ئاومان ئێستا بە بەردەوامی زیاد کردووە بۆی ئێمە هەوڵێک بین بۆ ئەوەی خەزنی زۆر لە بەنداوەکەیە کۆنە بێتەوە، چونکە ئێمە مەترسیەکمان هەیە ئەویشەوەیە کە لە بوومە لەرزەکەەوە بەنداوی دەربەنی خان تووشی حاڵەتێک بۆ ئێمە ناتوانین ئاوێکی زۆری تیا کۆکەینەوە. بۆیە ئێمە ئەو هاوسەنگیە ڕاگرین و ئەو ئاوانەی کە دێنە بەنداوی دەربەنی خانەوە هەوڵە دێن زۆرترینی بەردەینەوە بۆ خواروی بەنداوی دەربەنی خان و لە هاوینی داهاتووە بە دڵنیاییەوە ئێمە چەند ئاو زۆر بێتە بەنداوی دەربەنی خانەوە ناتوانین ئاو زۆر کۆکەینەوە و خواروی بەنداوی دەربەنی خان وەکو ساڵی ڕابردوو نابێ ئێمە لەسەر نیوە توانین ساڵی ڕابردوو لە هاوینە ئاو بەردەینەوە.